دەستکاریەک بکەین پێکەوە لەو ڕێزبەندی تەسەلسولی ئەولەویاتەکانی ئێمە وەکو موسڵمان لە ڕۆژگاری ئەمڕۆ. هەمووتان نەزانن دۆخی ئابووری و سیاسی و کۆمەڵایەتی و کورەباری خێزانی و هەمووی وا خراپبووە بە شێوەیەکی وا خراپبووە هەمومانی نیگەران کردووە. جاڵێن جارێک بە حوشتریان وتووە ملێ خوارە و توێتی جا کۆم ڕاستە. ئەم دۆخەیەمە ڕێک لەوە چێ، یعنی هەمووی بە یەک جار تێکەڵ بۆ بەسەرێکە. جاری وایە موسڵمان وەرەقەکانی لێ تێکەڵە بێ، نازانێ ئاسۆی خۆی چۆنە. کاتێ مەحوی باسی کردوتی قیامەت، مەگەر هەر ڕۆژی قیامەت بێتەوە فکرم ڕەنگە ژیان زۆر سادەتر بووە، زۆر ئاسانتر بووە. ئەم موشکیلانەی ئێستا هەیە نەبووە. تۆ نەتەزانی لە شوێنێکی دیکە موسڵمانەی سووتێنن بە زینوی، نەتەبینی موسڵمان لە شوێنێکی تر ئاوا ناڕەحەتە بێ، نەتەزانی موسڵمان هەیە لەسەر کەلیمەی تەوحید ڕئیسی هەڵبژێراوە کەچی حکمێن بە ئیعدام، بە ڕەتڵ ئیعدامیەکەن نەک دانەیەک و دوان. ئەم هەموو خەفەتانەیەتە بەردەمت تۆکو ئینسان تەماشاکەی بە تایبەت وەکو ئیماندار زۆر دڵ دەشکێ. من بەیانێک لەو کاکانەی کە سزای هەندێک مسلمانیانە دابن کاکە مامەڵەکردن لەگەڵ مسلمانان فەرقی هەیە لەگەڵی تر. کاکە هیوایە حاشا من حزور هەر فێری درۆ دەلەسە بووە، سەد جاری لێ بە پێی هیننی هەڵەسەی خۆیەتە کێنێ و تەواو. بەس خەڵکی مسلمان دڵێکی ساغی هەیە. ئێمە خەڵکی خۆمان فێری ئەوە کردووە کە ڕقی لە کەس نەبێ، ڕق لە سیفەتەکەی بێ. ڕقم لەوە نییە چونکە مەش مەخلوقی خوایە، دروستکراوی خوایە. بۆ ڕقم لێتی تۆ بە بارگای خوا منیش دەچم هەر یەکەمان بە پێی خۆی و باشەکان بەرەو بەهەشتی خوا، ناباشەکانیش بەرەو شوێنێکی دیکەەوە. خوای گەورە خۆی دادگایمانەکە، خۆ ئێرە دنیاە قیامەت نییە کاکە. بۆیە هەندێک جار ئاوا سزای خەڵکی ڕازگۆمەیەن چونکە زۆر نیگەران دەبن. ئەم بابەتەی بەندە بەڕێزان دەمەوێت لە خزمەتتان بڵێم کە پێکەوە ئیشێکی خێرا بکەین لەسەر ئەو ڕێزبەندی ئەولەویاتانە لە ژیانی تاکی مسلمانە. لەم ڕۆوا زۆر جار فەرز و سونە تێکەڵە بێ بەسەرێکە. زۆر جار ئەولەویاتەکانمان لێ تێگەچێ. من بۆتان باسیەوە ناکەم لە شۆ دەست پێ بکەین، خۆیمە لە مێژە دەستمان پێ کردووە، بۆ زاناییتان خۆیمە تازە دەست پێ ناکەین لەم ئیشە. و ئەمە ئیشی حیزبێکی سیاسی نییە، ئەمەی کاروانێکە بە 124,000 پێغەمبەر دەستی پێ کردو. کاکە ئەم جا گەیشتۆتە سەر تۆ تەماشای خۆتان بکە بەڕێزان. هەر برایەک و خوشکێک ساحە و مەیدانەکانتان بینیوە ڕوا مەجموعە ڕاکەن شتێکی بەدەسەوە یا بەدەستی ئەویترەوە چی پێڵێنەوە یاریە ئەمجا ئەویترێ یاتە دەست ئەویتر. ئێمەم کاروانەمان وایە بەڕێزان، تۆ بەشێکیەکەی پاشانەیتە دەستی من بڵە منیش هەندێک یەگەێنم، ئەوی دیکەش هەندێکی ڕوا خۆ میشە بە من و تۆ تاوا نابێ. ئەو بە پێغەمبەرانی خوا سەلامی خۆیان لەسەر بێ تاوا نەبووە. هەموومانە ڕووین لەم کاروانە هەتا خۆی ڕەب العالەمین خۆی قوفڵێکا و بەو شێوە چەندمان بیرمان لەوە کردوێتەوە خۆزگە پێغەمبەری خوا ڕوحی نەکێشایە هەر بمایە و خۆش بۆنیە بیبینی و لەگەڵمانە و جا کاکێک شتێکی جوانی نووسی بۆڵێ بە یەکێ لە پیاوچاکانیان وتیان تعریفێکی کورتی بەهەشتمان بۆ بکە. بەهەشت چۆنە؟ هەر زۆر بە کورتی تی بەهەشت پێغەمبەری خوای لێیە صلی الله علیه وسلم، ئیتر هیچی تر. خۆشیەکانی بەهەشت تەواوە وەکو دار و بەرد و نامری و ئەوانە خۆشە، بەس لە هەمووی خۆشتر بینینی خوایەوە تەواوەزانی. بەس پێغەمبەری خوای لێیە کاکە تۆ بۆ من و تۆ کە پێغەمبەری خوامان نەبینیەوە چی بۆ حەج و عەمرە خەریکە شێتە بی دڵتەفڕێ جا تۆ فەکەیفە بیبینی و دەستی مبارەکی و ماچی کەی و بەدەستی مبارەکی دوعاکە لە ئاوی زەمزەم خۆی و ئیلە ئاخری هێمانە چەند خۆشن. بۆیە لەم ڕۆژگاری تێکچوونی ئەم هاوسەنگی و تەراز و مەقایسانە هەمووی بەتایبەت لە تاکی مسڵمان تێکچووە و شەپۆلێکی تۆندڕەوی هاتووەتە ئەم منتیقانە و چۆن تۆندڕەوی دروست بووە، شل ڕەویش دروست بووە. خەڵکێکەیە پێی وایە منژی ئیماندارم و لە پێش تۆشەوە مسڵمانم، باوکیشم مسڵمانە. چۆن مسڵمانن جەنابتان؟ جا قسەیەکی خۆشەیە کاکەیەکە بوو پێمانەوە نوێژەکانە بکەی وەڵڵاهی من قورئانی زۆرە لە مزگەوتەکانم خۆنەوە. وەی زانی هەر مزگەوتە قورئانی خۆی هەیە و مەسحەفێکی جیاوازیە. کوڕی باش قورئانی هەموو مزگەوتەکان یەک قورئانە، بەسەوە نوسخەکانی جیاوازنێ، نوسخەیەکی ئەوێ. ئەم عقلیەتە ئەم جۆرە خەڵکە دروست بووە بەڕاستی لە کاتی ئێستامانە. بەڕێزان جاری یەکەم با و ڕاستێ بزانین چەند ڕاستێک لە سەرەتاوە دینی ئێمە کە ئیسلامەتیە بۆ هەموو زەمان و مەکانێکە عیلاقەی بە ناوچەیەک بە جوغرافیایەکی دیاریکرا و بە زەمانێکی دیاریکرا و
بە عەرەب و کورد و فارس و ئەوانەوە نییە، بۆ هەموو زەمان و مەکانێکە. ئەو ڕاستیەتان لەلا شیرین بێ کە ئیسلام نیعمەتێکە بەڕێزان. ئێستا خەڵک ڕەوتێ دروست بۆ لە ڕۆژئاوە پێڵێن ئەسلەمەت الغەرب، لە ئەوروپاوە خەڵک موسڵمانە بێ. ئەڵێن یەکێک لە زانایان بە جەعفەری صادقی فەرمووە ڕەحمەتی خوای لێ بێ، خوای لێ ڕازی بێ، توێتی خوای گەورە چۆنە؟ توێتی قەت بە بەلەمە بەسەر ئاو ڕۆیشتووی، لە ئاوێکەوە ڕۆیشتووی بە بەلەم، تووشی لافا و گێژەڵ و کە و شەپۆلەکان بووی؟ تی بەڵێ. تی هەستت دەکرد لە ناخی خۆ تا دەسەڵاتێکەیە تۆ ڕزگارەکە؟ ئەوە خوایە. تۆ ئەو کاتە هەستی پێەکەی، زیاتر هەست بە ئیمانەکەی، هەست بە تەوەکولەکەی. کاکە خەڵکی ئێمە فێریەکەی ئەویش ناڕەحەتە بێ بەم بێ پارەی و بێ مەسرەفی و مناڵ زۆری و ئەرک و بێخانی و کرێ ئەوەی لە ئاخریهی. بەڵام دوجار هەست بە تەوەکولێکە ئازانێ هەموو دەرگاکاندا بخێ، دەرگایەکەی لای خواوە داناخرێ. کەواتە دینی ئێمە بەڕێزان عیلاقەی بە زەمان و مەکانێک، حیزبێکی دیاریکراو، مەقەڕێکی دیاریکراوە نییە. ئەمە لە هەموو شوێنێکا وایە، لە هەموو شوێنێکا بەردەوامە و گەشە سەنێ ئینشاءالله. خاڵێکی دیکە ئێمە وەکو موسڵمان مەطلوبە لەسەرمان بەڕێزان چۆن ئەم گوڵەپە گەشێتەوە سایە لە چاوی من، ئاوا بێ موسڵمان بگەشێتەوە لە شوێنی خۆیە. تۆ تەماشا بکە ئێمە لە تربیەی خۆمانە فێری ئینسان فێری ناکەین تۆ کوڕێکی بچووک بە، هەتا فێریەکەین تۆ ئەمیرێکی گەورە بە. ئەمە تۆبی بە ئەسێرێکی گەشاوە. ئەمە بۆ برایان بۆ خوشکانیش نییە بەتەنیا، بۆ هەمومانە، بۆ مناڵێک بۆ گەورەیەک. حاڵێکی دیکە بەڕێزان ئەبێ و ڕاستیە بزانین کە ئێمە ئەو دەستەواژەیە کە ئەڵێ عاقڵە و کەسە نییە کە ئەزانێ باش و خراپ لێک جیا بکاتەوە. هەموو کەسە زانێ کامە باشە بیکە، کامە خراپە نەیکا. ئەڵێن باشترین عاقڵە و کەسێ بزانێ لە بینی دوو چاکە کامەیان زۆر چاکە، ئەوە هەڵبژێرێ، و لە بینی دوو خراپە بزانێ کامەیان خراپەی کەمترە. ئەوە عقلێکی دوورە. جا قسەیەکەی ئەڵێ ئینەما جەعەلتوکە ئیمامی لیتەکونە ئەمامی. ئەتۆمان بۆیە کردوتە برا گەورە بۆی لە پێشێ بڕۆی، بۆی تۆ هەموو کەسە زانێ بەیانی پێنجشەممەیە، بەس تۆ بزانی ئایندە چۆنە، ڕابردوو بخوێنیتەوە. تۆ سەیری کەمانەی ئێرە نەیانزانی ڕابردوو داهاتوو بخوێننەوە، ڕابردووشەوە هەر نازانن، داهاتوو بخوێننەوە بۆ پێوە هاچیمان بەسەر هات بەڕێزان، هات کەوتنە سەر ساجی عەلی. خۆشەویستان، ئەم دۆخە بەڕاستی ئەوەیە کە سەرکردە خەڵکی عاقڵەوەی بتوانێ مەسیجەکان جوان بخوێنێتەوە، بزانێ ئایندە چۆنە بێت. تۆ دایکیە بێ بزانی ئایندەی مناڵەکانت چۆنە، چۆن پەروەردەیانەکەی، چۆن بەڕێیانەکەی، ئەم مەسیرەتە بێ بڕوە. خۆ جاگەر تۆش هەر بەخە مناڵەکە لێ بزانی، جاوە تەبعەن بەڕاستی خراپە. ئێمە لە بەتایبەت لە سونەتی مبارەکی پێغەمبەر صلی الله عليه وسلم کۆمەڵێ دەستەواژەی زۆر هەن، زۆر بە خێرایی باسی ئەوان دەکەن کە موسڵمانە بێت دایما جێمە جیهازمان هەیە پێڵێن وەکو کۆمپیوتەرە بەرنامەی کۆمپیوتەری پێڵێن ئەپدەیتکردنەوە، ناو بەناوە بێ سەیرێکی خۆ بکەی، ئاواک سەیری خۆ بکەی، بڵێ کاکە و من لە کوام گەیشتمە کوێ، چەندم ماوە، چی بکەم باشترە، چیم کردووە خراپە، سیفاتێ لە منایە تەرکیان بکەم، سیفاتێ لە منایە چاکیان بکەم، چۆن زیاتر خۆم بەرمە پێشەوە. پێغەمبەر صلی الله عليه وسلم لە چەندین شوێنە باسی ئەم حاڵەتەی کردو، هەندێکیان بە خێرای ئاماژە پێدەم. لە شوێنێکا یەکێک لە سەحابەکان پرسیوێتی، من بە کوردی خێرا باز دەکەمەوە، فەرموویەتی کێ باشترین کەسە من هاوڵایەتی بکەم؟ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی دایکە. قال أمك. دوای فەرمووی ثم من؟ قال أمك. سێ جار ئەخیرەن فەرموویان بابت. دایک ئەزانی چەند ئەوەیەکی گەورەیە، ئەڵێن خۆشەویستی دایک تاکە کەسێکە لەسەر زەویە بێ مەرام تۆی خۆشەوێ، زۆر دایکتان خۆش بێ، دەستی دایکتان ماچکەن. ئەوەی دایکی ماوە کەمە زانێ، بەزەوەی کە دایکی نەماوە زانێ چۆنە. هەتا ماوەن دەستیان ماچکەن، هەتا بۆ تام کرێ قاچیان ماچکەن. ئەوە خۆشەویستی، ئەوە گەورەی و چاکە بەڕێزان. ئەزانی تۆ کوڕی کێی؟ تۆ کوڕی دایکتی، تۆ لە هەناوی دایکتەوە خوا بە گەورەی خۆی ئەم بەهەشتە گەورەی خستۆتە ژێر پێی دایکتەوە. تێگەیشتن بەڕێزان، جاکە و ئیمانداریش بزانە چەند پلەی لای خوا بەرزە، ئیمانداریش نەبێ بێت و هەر ڕێزی لێ بگری. خاڵێکی دیکە بەڕێزان لە ئەولەویاتەکان مناڵتان بیر نەچێ، بیکەن بە خاتری خوا. یەک ڕاستی هەیە حەزەکەم بە جەنابتانی بڵێم،
ئێستا ئەگەر بیری ئەم مناڵە لە بیر بکەی بانگی کردی جوابی نایتەوە تۆ مەشغوڵی وەکو دایک باوکی وەکو باوک مەشغوڵە کە گەورە بوو جواب نایەتەوە کە چوە عەدادی مناڵی تۆ نییە دار بە نەرمی دەچەمێ کە گەورە بوو ڕەق بوو وەستا ئیتر ڕەفیقەکەی فێریەکە هاوڕێکەی دەرسی دادا تۆ دەرسی نانادەی وەکو باوک چەندین باوکەی داد و بێدادێتی وەنی لەسەر مناڵ لارە و لادا و نایەتەوە وا ناکا و بۆ کاکێکم باسکم تۆ بۆچی نوێژەکان بەباشی ناکەی بەخوام تەمەنی تۆ سە و شەقم لەسەر نوێژی عیشا خواردەوە نایانێڵا بچین بۆ نوێژیان و خەتەرە و چیوە باشە ئێستا بە زۆر خەڵکە نێرە ناچێ دروستە وا بکە ئێستا بە منداڵی فێری نەکەی ڕای نەهێنی کە گەورە بوو بۆ ڕانایە شیرین قەنیە بێ لە مێشکی زەلامەکە شۆڕ بێتە خوارەوە بە هەموو لە شەیە زۆر وریابن سەرمایە ئێمە مناڵەکانمانن ئەوەی کە گرنگە لە تەربیەی مناڵ باسم کرد ئەحتیمامی ئەوە خاڵێکی دیکە جەلسەی ڕۆژانە بکەن بەڕێزان بە خۆشمەوە زۆر جار ئەمانە ئیهمالەکەین پێتان سیر نەبێ دانیشن لەگەڵ مناڵەکانتانە حیوار بکەن لە ئێران لە ناوچە فارسەکان کچ کە بالیغ بێ ئەو شەوە ئاهەنگی بۆکەن هەڵێنتر تۆ گەورە بووی تۆ ئەندامێکی سەرەکی لەم ماڵە تۆ مناڵەکەی جاران نی تۆ زیعاومانایە تێبی خۆسە تۆ جێی بۆ جیاکەینەوە تۆ گەورە بووی تۆ قسەت هەیە تۆ ڕای خۆت هەیە لەوانێت تۆ بە شتێک پێبەی باوکو دایک پێی نابە